سەرەڕایەوەی ئیدارەی ئەمریکا بەردەوام پشتیوانی لە قەوارەی ئیسرائیل کردووە لەو کاتەوەی لە سەرخاکی فەڵەستین دامەزراوە، بەڵام تا ئێستا هیچ سەرۆکێکی ئەمریکا بارتەقای ترامپ زیانی لە فەڵەستینیەکان نەداوە. گەلی فەڵەستین بڕوایان وانییە سەرۆکی نوێی ئەمریکا لایەنگیریان بکات و ئارامیان بۆ دابین بکات، بەڵام لەو بڕوایەدان لانی کەم هاوشێوەی ترامپ هەڵوێستی سەرشێتانە نانوێنێت. پێشتر دیڤید ڤێردمان باڵیۆزی ئەمریکا لە تەل ئەبیب سەرەتای ئەم مانگە ئەوەی ئاشکرا کرد کە ترامپ لە ئەگەری دەرچوونەوەیدا بۆ ویلایەتی دووەم کار بۆ پیادەکردنی سیاسەتێک دەکات کە لە بەدرێژایی 100 ساڵ گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەدی بێنێت. لە ماوەی تەنیا 4 ساڵی سەرۆکایەتی ئەمریکا دۆناڵد ترامپ ژمارەیەک بڕیار و هەنگاوی دژی گەلی فەڵەستین بۆ بەرژەوەندی قەوارەی ئیسرائیل گرتە بەر کە بەشێکیان ئەم هەنگاوانە بوون. یەکەم هەنگاودانان بەوەی کە قودس پایتەختی ئیسرائیلە، هەروەها لە هەنگاوی دووەمدا لە 14 ئایاری 2010دا بڕیاری گواستنەوەی باڵیۆزخانەکەی لە تەل ئەبیبەوە بۆ قودس جێبەجێ کرد. لە لێدوانێکیشیدا وتی گواستنەوەی باڵیۆزخانەکە دۆسیەی قودس لە ڕێکەوتنامەکاندا لەگەڵ فەڵەستینیەکان دەسڕێتەوە. هەنگاوی سێمی ترامپ بڕینی یارمەتیەکانی حکوومەتی فەڵەستین بوو، ئەوە بوو لە 2 مانگی ئابی 2010دا بڕیاریدا بە ڕاگرتنی سەرجەم ئەو هاوکاریانەی بە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ دەچێتە خەزێنەی فەڵەستینیەکانەوە. لە 4ەم کاریشیدا لە 3 ئابی 2010دا بڕیاریدا هاوکاریەکانی ڕێکخراوی ئۆنڕوا ببڕێت کە یارمەتی پەنابەرە فەڵەستینیەکانی دەکرد و بڕەکەی 365 ملیۆن بوو. لە بڕیاری پێنجەمیشیدا لە 7 مانگی ئەیلولدا بڕی 25 ملیۆن دۆلار هاوکاری نەخۆشخانەکانی قودسی ڕاگرت کە بەهۆیەوە هاوکاری پزیشکی بە هاوڵاتیانی کەرتی ڕۆژاوای فەڵەستین، قودس و کەرتی غەزە لە ڕێی 6 نەخۆشخانەوە دەگەیاند. بڕیاری شەشەمی ترامپ دژی فەڵەستینیەکان لە تشرینی یەکەمی 2018دا بوو، کاتێک نووسینگەی ڕێکخراوی ڕزگاری فەڵەستینی لە واشنتۆن داخست. بڕیاری حوتەمیشی لە 18 تشرینی یەکەمی 2018 بوو، کاتێک کونسوڵخانی وڵاتەکەی لە قودس کە خاڵی پەیوەندی نێوان ئەمریکا و فەڵەستینیەکان بوو، تێکەڵ بە باڵیۆزخانەی سەرەکی لە قودس کرد. هەروەک لە هەنگاوی هەشتەمدا لە 25 ئازاری 2019 دانینا بە باڵادەستی ئیسرائیل بەسەر بەرزایەکانی جۆلانی سووریا کە لە ساڵی 1975ەوە داگیر کراوە و تا ئێستا لە ناوەندە نێودەوڵەتیەکاندا بە خاکی سووریا ناوزەت دەکرێت. لە هەنگاوی نوێیەمدا بۆ بەرژەوەندی ئیسرائیل پێچەوانی بڕیارە نێودەوڵەتیەکان مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا لە 9 تشرینی دووەمی 2019 ڕایگەیاند ئیدارەی ئەمریکا ئۆردوگا جوولەکە نشینەکانی ناوخاکی داگیرکراوی فەڵەستین بە داگیرکراو دانانێن. بڕیاری دەیەمیش لە سەرەتای ساڵی 2020 ترامپ گرێبەستی سەدەی ڕاگەیاند و بە فەڵەستینیەکانی وت کێشەکەتان چارە دەکەم، بەڵام ئەوان بە هەموو جۆرێک ڕەتیان کردەوە بەهۆی پێشێلکردنی تەواوی مافەکانیان لەو ڕێکەوتنەدا. لە 11مین کاریدا بۆ بەرژەوەندی قەوارەی ئیسرائیل ترامپ پشتیوانی لە قەوارەکە کرد بۆ لکاندنی بەشێکی دیکەی خاکی فەڵەستین بە قەوارەی جوولەکەوە کە بڕیار بوو تەل ئەبیب لە تەموزی ڕابردوودا دەست بە جێبەجێکردنی بکات، بەڵام بە چەند هۆکارێکی نائاشکرا پلانەکە دواخرا. بڕیاری 12ەم گۆڕینی ناوی شوێنی لەدایکبوونی ئەو ئەمریکانی لە قودس لەدایک دەبن بە جۆرێک لەسەر ناسنامەکانیان بنووسرێت لە ئیسرائیل لەدایک بووە. لە هەنگاوی 13میشدا کە بڕیاری لەسەر درابوو بەڵام ئاشکرا نەکرابوو، ئیدارەی ترامپ بانهێنی بڕیاری دابوو سەرکردەکانی ئێستای فەڵەستین بگۆڕێت. هەروەک باڵیۆزی ئەمریکا لە تەل ئەبیب ئاماژەی پێکرد واشنتۆن دەیەوێت مەحموود عەباس بە محەممەد دەحلان بگۆڕێت. هەنگاوی 14هەم ناچارکردنی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوو بە ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان لەگەڵ ئیسرائیل و بەستنی ڕێکەوتنامەی ئاشتی لەگەڵیدا بەبێ خواستی گەلانی وڵاتەکانیان. لەو چوارچێوەیەدا تا ئێستا هەریەک لە ئیمارات و بەحرین و سۆدان گرێبەستی ئاشتیان لەگەڵ قەوارەی ئیسرائیل گەڵاڵە کردووە.